بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو لە وڵاتی عێراق و هەرێمی کوردستان وای لە وڵاتی ئێران کرد مەرزە نێودەوڵەتیەکان بە ڕووی هەرێمی کوردستان لە بواری جموجۆڵی گەشتیاری بۆ ماوەی 2 هەفتە دابخات. ئەمە لە کاتێکدایە لە هەمان ڕۆژ لە ساڵی ڕابردوو وڵاتی عێراق بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی ئێران بڕیاری داخستنی مەرزەکانی دابوو بە ڕووی وڵاتی ئێرانەوە. مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانە گەشتیاران سەرقاڵی گەڕانەوەیانن لە وڵاتی ئێران بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستان و عێراق. ئێران بڕیاری وەستانی جموجۆڵی گەشتیاری لە مەرزە نێودەوڵەتیەکان بۆ ماوەی 2 هەفتە لەگەڵ هەرێمی کوردستاندا. بۆخوای تاسیرێکی باشی نابێت چون ئەلعام مەسەڵەن دەبینی چ لەو دی و چ لەو بەری سەردانی خزمان دەکەن دێن هاتووچۆی خزمان دەکەن بۆ ئیشێ دێن یا مەسەڵەن دەبینی هەوڵاتی عێراقیە دێتە ئێرانێ سەردانی دەکات بۆ نەخۆشی کە ئیشی نەخۆشی هەیە ئەوان هەموو تاسیرێکی باشی نییە. وەڵی من وەکو خەڵکی حاجی ئۆمەران بازارەکە زۆر سز دەبێت ئەگەر بێت و ئەو مەرزەی داخەن گەشتیارەکان یعنی بە هەم بازار زۆر سز دەبێت هەم لە ڕووی گەشتیارەوە هەم لە ڕووی بازاری حاجی ئۆمەرانەوە یعنی بازارەکە بە هەم سز دەبێت. وەستانی جموجۆڵی گەشتیاری زیان بە شۆفێرانی تەکسی و هێڵەکانی پاس و گەراجی وەستانی ئۆتۆمبیل لە حاجی ئۆمەران دەگەیەنێ و نیگەرانن بەو بڕیارە. کاریگەری زۆرە لەبەرەوەی پاریش بەو شێوەی بوو بەڵام چیە ئەوە مودەی کەمتر بێ باشترە بۆ ئێمە 2 هەفتە باشترە. ئێمەش هەر لەگەڵ ئەو بڕیارەی داینە ڕاستی کە بۆ تەندروستی عام بێ بۆ گشتی بێ بەڵام وەکو کاسبی تەسیری زۆر لە ئێمە دەکات ڕاستی لە شۆفێری تەکسیانی حاجی ئۆمەرە بەڕاستی لە ڕووی هەم کاسپیەت کاریگەری زۆریە بێت چکە 15 ڕۆژ با بڵێن مدەدێکی زۆرە بۆ شوفێران و بۆ کاسبکارە. وەڵای جا کارگەرێکی ئێرەوە دەبێ ئیش دەبین دەنا هیچ کارگەرێکنی مادام لەبەرەو سڵامەتیێژ ئەگەر قرار بێ واقعا مڕعاتی کەن هیچ کێشەی نییە داخستنەکەی وەلی ئەگەر هیچ مڕعات نەکرێ وڵاوە کارگەری لەسەر مەژدانەوە لە بابەت کاری و ئیش کەسابەتی. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ساڵێک بەسەر ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 تێئەپەڕێ. هەر لە بەرمەترسی ڤایرۆسەکە حکوومەتی عێراق بڕیاری قەدەغەی هاتووچۆی ڕاگەیاند و حکوومەتی هەرێمیش بە نیازی ڕاگەیاندنی چەند ڕێکارێکی نوێیە بەو بۆنەیەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.